ئەو شۆفێرانی کە جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەشەکەن ژماری تەزویر بەکارێنن و ئێمە بە هەموو شێوەیەک بەرەنگاریان نەبینەوە و بۆ ئەوەی ئەو دیاردە ناشرینە نەمێنێت. ئەوانەی بەبێ تابلۆنا ئەوە بڕ 1 میلیۆن دینار غەرامەی داراییان دەکەین واتە سزایان دەدەین. بە حیسابی ئەوەی کە عسکەریە کە چەکدارە بەنەو عشێوەی خۆ دوور دەخاتەوە لە کامیرەی لە غەرامی کامیرەی. زیاتر لە 1400 دۆسیەی بڕیاری دەستگیرکردنمان هەیە لەوانی کە دەستکاری تابلۆیان کرد. تابلۆکەی تەزویرە بۆیە دەبێ ئیجراعاتی تاوی لەگەڵات. دیارە ڕێپێدانی هەیە لە بەڕێز وەزیری ناوخۆ کەریم سنجاری. ئەو ئۆتۆمبیلە بە یەک ڕقەمی لە 3 ئۆتۆمبیلی جیابەستای کرد. بەرنامەی ترافیک لە ئەڵقەی ئەم جارە باز لە دیاردەی ئۆتۆمبیلی بێ تابلۆ و تابلۆی تەزویر دەکات. ئەو ئۆتۆمبیلانەی کە بوونە تەمایی نیگەرانی خەڵکو و تێکدانی شەقام و شێواندنی هاتوچۆ. هاوکات زۆر جار دەبنە هۆی کێشەی کۆمەڵایەتی و کەتن و تاوان و ڕووداوی هاتوچۆ. بڕیارە وەفسەرەی کە لە کاتی ئەرکدا بوو بۆ جێبەجێکردنی یاسا و ڕێخستنی شەقام و بڵاوکردنەوە و ڕێکارە یاساییەکان لە بواری هاتوچۆ تووشی ڕووداوێک دەبێت. لەم ڕووداوە بە سەختی بریندار دەبێت و ژیانی دەکەوێتە مەترسی. ئەمەش لە ئەنجامی سەرپێچی شۆفێرێک لە بەستانی تابلۆی ساختە و جامی ڕەش ڕوویدا. لە کاتی ئەرک بووین کە جادەکەمان قەتع کردبوو ئیدی سارێک بوو تابلۆکانی تەزویر بوو تابلۆی ساختی پێوە بوو جامیشی ڕەش بوو لە کاتی ئیزراعاتدا وسمانی ئیزراعاتی لەگە بکەین ئەویش ویستی خۆی قوتارکە و خۆی تەسمیل نەکاتن و ڕابکاتن ئیدی خۆی پێچ بە پێمان کێشا و تووشی شکست و عملیات و نەشتەگەری هێشتانە. ئەو ئیجراعاتانە بەڕاستی لە بۆ خەڵکە زیاتر یانی ئەگەر ڕاستی بێ لۆ خەڵکە لە بۆ یەکە هەر سارێک بسوورەت و تابلۆی نێبسپێ ڕووداوە قەزێکی نەخوازا و کردەوەی تیرۆریستیە پێی بکات سپێ تابلۆکان لێ بکاتەوە نازانین چێ بوو چێ نەبوو ئەگە برێ نەوعی سارە ئەو نەوع سارە لەو ڕەنگە لەوانەیە زۆر بی بەس ئەگەر بێ ڕقەمەکەی دیاربیتەوە زانین ئەو ڕقەمە ئی چیە و بەناوی چیە یعنی دەزانی سەرچاوەکەی لە چێ هاتێت بە ئاسانی دەتوانین لە ڕووی قانونیەوە ئیجراعاتی لەگە بکرێتەوە. بۆیە ترافیک لە بەدواداچوون بۆ ئەم دیاردەیە هەوڵی دەستگا ئەمنیەکان و هاتوچۆ نیشان دەدات بۆ نەهێشتنی سەرپێچی و لێکۆڵینەوە لە ئاکاری نایاسایی لە شەقام. بەپێی قسەی دەستگا ئەمنیەکان ئەم دیاردەیە هۆکارێکی سەرەکی لە دروستبوونی ڕووداوی هاتوچۆ و هەڵاتن لە یاسا و ئەنجامدانی تاوان لەلایەن بەشێک لە شۆفێرانە. سەیدر ملازم ئەمڕۆ وەکو جەنابدا ئاگادارە دەرەچین بۆ لێپێچینەوە لەو شۆفێرانی کە پابەندا من بە یاسا و ڕێساکانی هاتوچۆوە بە تایبەتی ئەو شۆفێرانی کە بڵین تابلۆی تەزویر لێن یا ئەوە تا جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەشەکەن.
لەو هەڵمەتە دەچن بۆ ئەو شەقام و شوێن و گەڕەکانەی کە زۆرترین سەرپێچی لە تابلۆی ساختە و جامڕەش و ئۆتۆمبیلی بێ تابلۆی لێ دەبیندرێت. سەرەتا لە ڕێگەی گەڕان و بەدواداچوون شەقام بە شەقام هەڵمەت دەکەن بۆ سڕینەوەی ئەو ساختەکاریە و ڕێخستنی شەقام و هاتوچۆ، چونکە زۆر جارە بۆ ئۆتۆمبیلانە هۆکاری دروستکردنی جەنجاڵی و گرتنی شەقام و شێواندنی هاتوچۆن. ئیدی لەو هەڵمەتە لەلایەن ئەو شۆفێرانەی کە یاسا دەشێنن تیمی بەرنامەی ترافیک لە کوردستان 24 هەڕەشەی ڕاگرتنی تۆمارکردنی گرتەکان و دەستڕێژی دەبێت. ئیدی ئەو هەڕەشانە نەبوونە هۆی وەستانی سزادان. نانە سەرچاوم گەورم کێشامان ناوێت. لێرە هێزەکانی ئاسایش و پۆلیسی هاتوچۆ بۆ نەهێشتنی ئەو سەرپێچیانە بە هەماهەنگی دەیانەوێت یاسا بچەسپێن و هاتوچۆ ڕێک بخەنەوە. ئیجازە سەنەی ئەها ئیجازە سەنەی دەباش. والله يخرم بالك دقيش ندم تازه كرتم باخذ يعني تماشى کارمەندێک با لەگەڵ یا بڕە کارمەندێ بچێتە سەید الملازم با کارمەندێکی لای تۆش و کارمەندێکی کەش با ببینە حێجز باشە ئەم سیارەیە. باشی بەڕێز بەس ئیجازە سەنەوی ئەگەر بارێک نەوێت. تابلۆی ساختە و نەبەستانی تابلۆی فەرمی لەلایەن بەشێک لە شۆفێران بووەتە کێشە و گرفتێکی زەق لە بواری هاتوچۆ، چونکە لە بەدواداچوونی هاتوچۆ ئەو ئۆتۆمبیلانە دەبنە مایی شێواندنی شەقام و هاتوچۆی هاوڵاتیان. ئیجازە سەنەیەکەتمان بیتێ؟ ئەمە دیارە ڕێپێدانی هەیە لە بەڕێز وەزیری ناوخۆ کەریم سنجاری ئەنجومەنی وەزیران فەرموو.
دوای گەڕان و پشکنین لە ڕێگەی خاڵی پشکنین دەیانەوێت هەڵمەت بکەن بۆ پاکردنەوەی شەقامەکان لەو تابلۆ ساختانە و ئۆتۆمبیلی بێتابلۆ. لەو ئیجراعاتە چەندین کەسی چەکدار و پلەدار کەوتنە داوی ئەو پشکنینە. ئەو بەڕێزە ئادە وەستێکی بۆ بکە باشە وەستێ ببرەوە پێشێ بەڕێز بڕۆ پێش. ئەمە ئۆتۆمبیلێکی پیکات جام ڕەش و بێتابلۆ و ساختەیە کە یەکێکە لەو شۆفێرانەی سەرپێچی کردووە. ئەو سەرپێچیەش لەلایەن پۆلیس و ئاسایش سزادرا بە ڕەوانەکردن بۆ فەرمانگەی دەست بە سەرداگرتن. سید الملازم دیارە ئەمە ژمارەکەی تەزویرە، ژماری خۆی نییە. بەڕێزم ئەوە کوا خۆی ڕقەمەکانی خۆی لەکوێیە؟ لە دایرەیە؟ ئەها زۆر چاک. کارمەندێکیان لەگەڵ نێت بۆ دایرە لەگەڵ کارمەندی ئاداب کاکە سەرکەوت لەگەڵیانە لەگەڵ ئەو کارمەندێکی سید الملازم کارمەندیشان لەگەڵا بنێرە بە بزانین لە دایرە چێڵێ. تابلۆکەی تەزویرە بۆیە دەبێ ئیجراعاتی تاوی لەگەڵا بکەین. ڕۆژانە مەفرەزەکانی بارەگا بە کارمەندان و ئەفسەرانیەوە بە هەماهەنگی لەگەڵ ئاسایش بە شێوەیەکی ڕێکپێک مەفرەزەی بەردەوامان هەیە و مەفرەزەی گەڕۆکیشمان هەیە بۆ لێپرسینەوە لەو شۆفێرانی کە پابند نابن بە یاسا و ڕێساکانی هاتوچەوە بە تایبەتی ئەو شۆفێرانی کە ژماری تەزویر بەکارێنن و ئەو شۆفێرانی کە جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەشەکەن بە توندریش شێوە ئێمە مامەڵیان لەگەڵاکەین و دایاندەین بە دادگا و غەرامەی زۆریانەکەین بۆی ئەمانە بەڕاستی مەترسین بۆ سەر کۆمەڵگا، مەترسین بۆ سەر بەشداربووانی شەقام کە بە شێوەیەکی ئەو یا ئەو شۆفێرانی کە بە شێوەیەکی زۆر ناڕێکانە بە زیگزاک لە شەقامەکانە ژیانی خەڵکیە خەنە مەترسیەوە ژیانی شۆفێران و هاوڵاتیان بەڵێ کە هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەر هاوڵاتیان. ئێمە بە هەموو شێوەیەک بەرەنگاریان نەبینەوە و بۆ ئەوەی ئەو دیاردە ناشرینە نەمێنێت. باشی بەڕێز جازە و سەنەویەکەت کوار ڕقەمەکەت با بچێتە دایرە با بێتە دایرە. ئەم بەڕێزە دیارە سەرپێچی یاسای کردووە، ئەمە ژمارەکانی نەبەستووە. بەڕێزم ژمارە لێرە دەبەسرێت لەوێ نابەسرێت. باشە لەسەر داژبوودا نانێت بڕۆ لەگەڵیا تا دایرە بچن. لێرە هەڕەشەکان دەست پێ دەکەن لەسەر کارمەندانی هاتوچۆ. لە کاتی سزادان و دەستگیرکردنی یەکێک لەو ئۆتۆمبیلانە پابند بە ڕێنماییەکان نابێت و لە ڕێگە گرفت و هەڕەشە بۆ کارمەندان دروست دەکات، بەڵام کارمەندانی یاساییش بەهانای ئەو پۆلیسانە دەچن و ڕێگە نادەن لە دەست یاسا ڕابکەن. دوای دەمەقاڵی و گفتوگۆ ئەو ئۆتۆمبیلە دەستی بەسەرداگیرە. ئۆتۆمبیلانێک کەوا دێن لە شەقامەکانی دەست بەسەردا دەگیرێ ئەو بەڕێبەراتەکانی ناو شار ڕۆژ ئاوا ڕۆژهەڵات ئەمانە ئۆتۆمبیلەکان دەست بەسەردا دەگرن دەینێرن بۆ هۆبەکەمان هۆبەی دەست بەسەراگرتن. کۆمەڵێک ئۆتۆمبیل لەم گەراجە کە دەستی بەسەرداگیراوە ئەو کارەکەی ئەوەیە کەوا تابلۆیان هەڵنەواسیوە ئۆتۆمبیلەکەیان واتە ببێ تابلۆ لە شەقام دەسوڕێنەوە و هەروەها یاخود تابلۆی تەزویر بەستایەتیان یاخود تابلۆی بێتابلۆنا کە لە شەقامەکان سوڕاینەوە بەبێ تابلۆ
یا هەیە تابلۆی بەستاوە بەڵام بە ساختە تابلوویەکی تەزویری تێخستووە یەم ئۆتۆمبیلەی خۆی نییە زۆربەی جار تووشی ئەم حاڵەتە دەبینەوە کەوا جاربەیە ئۆتۆمبیلەکەی بۆ نمونە لە دامێک دەکا هەڵدێ شوفێرەکە تابلوەکەی بە تەزویر هەڵواسیوە ئێمە لایەن خۆمان و ناتوانین ئیجراتی لەگەر بکەین ئەو کاتێکە نازانێت چکە هەڵاتوە بۆیە ئەمانە کۆمەڵێک هۆکاری تر هەنەکە بەڕاستی یاخود لە کامیرە هات چۆی دەدا بەبێ تابلۆ لەو کاتەدا نازانین ئایا ئەمە چ تابلۆیەکی هەڵواستیەوە ئۆتۆمبیلە ئیجراعاتەکان کە ئۆتۆمبیلانەی کە بێ تابلۆ یاخود تابلۆی تەزویران هەڵواسیوە سەرەتا ئێمە پەرایی بۆ دەکەینەوە بەپێی بڕیاری ژمارە هەفتی هەموارکراوی ساڵی 2016 وەزارەتی ناوخۆ ئەوانەی بەبێ تابلۆنە ئەوە بڕ 1 میلیۆن دینار غەرامەی داراییان دەکەین واتە سزایان دەدەین بە بڕ 1 میلیۆن دینار و ئەوانەی کە تابلۆیان بە ساختە هەڵواسیوە ئەمە پەراوی بۆ دەکەینەوە بە دەینێرین بۆ داواکانی هاتچۆ کە لە قەیچکی بەڕێوەبەراتی هاتچۆیە ئەوانیش دەیدەنە بەردەست بەڕێز دادوەری لە کۆلینەوە کەوا تابلۆیان بە ساختە هەڵواسیوە واتە بە تابلۆی تەزویر دەدرێنە بەردەست بەڕێز دادوەر و دوایەوە کە دەگەڕێنەوە لای ئێمە ئەگەر ئۆتۆمبیلەکە کاتی تەزویری تێخست بوو ئەوە تابلۆیەکەی دەنێرین بۆ هۆبەی کامێرا لەوێن دەربە دیار دەکەوێت چ سەرپێچێکی لە کامێرەکانی هاتچۆیدابێ بەو تابلۆ ساختەیە ئێمە گشتیان لێدەستێنین گشت ئەو غەرامانە و هەروەها دووبارە بڕ 1 میلیۆن دینار سزایان دەدەین و هەر سزایەکی لەسەر ئۆتۆمبیلەکەی هەبیتن و ئەمە ئەو غەرامەشی لێدەستێنین لێرانەدا ئەوە بێجگەلەوەی کە بۆ ماوەی نزیکە 1 مانگ ئۆتۆمبیلەکەشی دەست بەسەر دەگرێت لە گەراجی هۆبەکەمە. دادگای هەولێر بە توندترین سزا ئەو کەسانە دادگایی دەکات کە لە یاسا ڕادەکەن و سەرپێچی دەکەن. کارەکانمان کاردانەوە لەگە ئەو شوفێرانە دەکەین کەەوە هەڵدەستن بە ئەنجامدانی سەرپێچی مەسەلەن سەرپێچی یان تاوانی تاوانی هاتوچۆ وەکو دەستکاریکردنی تابلۆ یان بێ تابلۆ یان بێ مۆڵەت یان مۆڵەتی تایبەتە ئۆتۆمبیلی بەر هەڵگرێ دەخوری یان مۆڵەتەکەی ئینشائیە ئۆتۆمبیلی تر لێ دەخوری یانیش نەوجەوانە بابەتی تر زۆر ئەمە یاسای هاتووە جێبەجێ دەکەین. ئەوەی بەنسبەت بەشەکەمان کە ڕوبەڕووی ئێمە دەبتەوە دیتەلامە ئەمەیە فەرق پێ ناکەین پەڕاوی لێ کۆڵنیۆلۆ دەکەین دیگەنێ دەدەینە دادگای تایبەتمەند دادگای لێکۆڵینەوە هەولێر دادوەر بڕیاری داتن ئەوجە یان بە ڕاگرتنی یان بە کەفالەت ئازادکردنی ئەمەش ڕەوانەی پەنجەمۆری دەکەن ئەدیلە جنایی پەنجەمۆری لێ وەردەگیری سابقی وەردەگیری دواتر ڕاوەنی دادگای تایبەتمەند دەکرێت لەوێن دەرێ یان حکوم دەکرێت یان ڕادەگیرێ وەقف تەنفیز بە عەربی پێ دەڵێن وەقف تەنفیز دەکرێتن لە ماوەی 3 ساڵ هەتا 3 ساڵی تر هەر تاوانێ بکات جگە لە تاوانی هاتوچۆش ینی بە تاوانی هاتوچۆوە هەر تاوانیشتر بکە ئەو مدێکە ڕاگیرەیە لەسەری جێبەجێ دەکرێتن سەبارەت بە ئەوانی دەستکاری تابلۆیان کردیە یان تابلۆی تەزویر لێدن ئەمە ئێستاکە زیاتر لە 1600 دۆسیەی بڕیاری دەستگیرکردنمان هەیە لەوان کە دەستکاری تابلۆیان کردی ڕۆژانە ئەوانە سەردانی مە دەکەن ئەمە بە پێی مادی 279 لە یاسای سزادانی عێراقی ڕوبەڕووی دادگایان دەکەینەوە. تەکسی لێ خوڕیە ئیجازەکە تایبەتە نیە دەبدەنێ دادگا پەنجەمۆرت لێ وەردەگیرێ دەبێت ساعەت پێشینە جارێشتر ناتوانێت تاکو ئیجازەی عمومی دەنێنی ئۆتۆمبیل تەکسی لێ بخوڕێت. ئەو ئۆتۆمبیلە بە یەک ڕەقەمی لە 3 ئۆتۆمبیلی جیابەستایەتی بڕیاری دەژیرکردنی هەیە و یاداشتەکەشمان تەعمیم کردیە و عزیز لەسەر ئۆتۆمبیلەکە دانرایە بە هەمان شێوە ئەوانەش دەستکاری تابلۆی کردیا ڕقمی BM چی لەسەر لانگۆژەری بەستەیە ئەوش بڕیاری دەژیرکردنی هەیە.
بەپێی قسەکانی دادوەری یەکەمی لێکۆڵینەوە لە دادگای هەولێر پێبژاردن و بەندکردن چارەنووسی ئەو کەسانەیە کە سەرپێچی دەکەن. بەڕاستی ئەمە ئێستا لە حالەت دەرچە بۆتە دیاردا کە ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیل و ماتۆڕسکیلەکان هەڵدەستن ژمارەی ساختە بەکاردێن یان ژمارەکەی خۆیان سەختە دەکەن بۆ ئەوەی هەر بە هەر مەمەرامێک بێتن یان ئەوە تاوان پێ ئەنجام بدەن یان ئەوەیە لە سزاکانی هاتوچۆ خۆیان بدزنەوە. بەڕاستی ئەمە بە تاواندا دەنێ بە پێی مادەی 279 لە یاسای سزاکانی عراقی ژمارە 111 ساڵ 1969 سزای ئەو کەسەی کە ئەم تاوان ئەنجام دەدا ئەنجام دەداتن و حەبسە و هەروە پێژماردنیشە. پاشانش ڕەوانەی دادگای تایبەتمەند دەکرێتن دادگایی دەکرێتن بۆ بەپێی ئەم مادەیە و هەروەها ئۆتۆمبیلەکەشی دەستی بەسەردا دەژێت و چارەنووسی دیار دەکرێت دادگای تایبەتمەند. بەڕاستی ئەمە زۆر تەئسیری کردووە لەسەر ژیانی هاوڵاتیانی ئێستا. بەڕاستی ژمارەیەکی زۆر تاوانمان هەیە کە ئەنجام دراوە بۆ ئۆتۆمبیلانە تاکو ئێستا تۆمەتباری نادیارە یاخود بڵێن دەسەڵاتی لێکۆڵن زۆر مادوو دەبن تاکو تۆمەتبار ئەدۆزنەوە. لە زۆرفی ئێستاشدا بەڕاستی خاستن لە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە ینی بەڕاستی ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیلی تایە ئەو ئۆتۆمبیلانە لە زۆر مەزدەڕ و هاتوونەوە ئەو شارە بەڕاستی ئەو دیاردەیە ینی زۆر بوویتە گرفت لە پێش کاری لێکۆڵینەوە. ئەو کارمەند پۆلیسانە یاسا پاڵپشتیان دەکەن ئەمە جگە لەوەی کە ئەو کەسە هەڵساوە بە ساختەکردنی تابلی ئۆتۆمبیلەکەی لەگەڵ ئەوەش دەکات تاوانش تر ئەنجام دەداتە هەڕەشە دەکاتیان هێرش دەکاتە سەر کارمەندی هاتوچۆ لە کاتی ئەرکەکەیدا ئەمە لێپیچنەوەی لەگەڵ دەکرێت بە پێی بەشی 26 لە یاسای هاتوچۆی هەموارکراو کە ئەوەیە کە هەڵساوە بە تەعەداکردن لە پۆلیس هاتوچۆ لە کاتی ئەرچی ڕسمیدا جگە لەوە کە تاوانی خۆی ئەنجام داوە کە ساختەکردن ژمارەی تابلی ئۆتۆمبیلەکەیەتی. ئەم یاسایش بە شێوەیەکی یەکسان داڕێژراوە بۆ هەموو کەس وەکوویەکە بەڵام لە کاتی جێبەجێکردنیدا ئەمە بەڕاستی کە پۆلیسی هاتوچۆ یان دەستگاکانی ئاسایی هەرێمی کوردستان کە ئەم تاوانبارانە دەگرن دەیدەنە بە دادگا ئێمە وەکوو بە پێی یاسا هەڵسوکە و لەگەڵ تۆمەتباران ئەنجام دەدرێتن. بەڵام ئەگەر هەر تۆمەتبارێک هەبێتن لە جادە ئۆتۆمبیلەکەی بگەڕێ هەڵسوکەوت لەگەڵ نەکرێتن ئەمە لەو حالەتەی گوناحەکە نامێتە بۆ دادگا چونکە یاساکە هەیە و بڕیارەکەش مەوجودە بەڵام پێویستە دەسەڵاتی جێبەجێکردن ئەم یاسایە جێبەجێکە بەسەر هەموو کەسدا بەبێ هیچ جیاوازێک. ئەو هەڕەشانەش کە لە ئەنجامی چەسپاندنی یاسا دروست دەبن کەسانێک لە دەرەوەی یاسا مامەڵە دەکەن و بەو شێوازە چەندین گرفت بۆ هاتوچۆ دروست دەکەن. مقدم کاکل بەڕێوەبەری هاتوچۆی ناوشار ڕۆژاوە باز لەو کەسانە دەکات کە چێن ئەو سەرپێچیانە دەکەن. سەبارەت بەو ئۆتۆمبیلانەیەکەوە لە زیادە ئەمە ڕوبەڕویان دەبینەوە بە تایبەت لە مەفرەزەکان چەندین زۆری تێدایە بەڕاستی یعنی لە باز بکەین وڵا هەیە عەز و خولای لەسەر ئەوەیە دەستکاری تابلۆی بکە هەیە عەزی لە جامی ڕەشکە هەیە بە حیسابی ئەوەی کە عەسکەریە کە چەکدارە بەنەو عەشیەوەی خۆ دوور دەخاتەوە لە کامیرەی لە غرامی کامیرەی ئەمانە هۆکارەکەن بەڕاستی کەوە دەکەن. مەجموعەکیش کەسانێکیان لە پشتە ینی بە حکمی ئەوەی کە باوکی دیفاعی لێ دەکە بە حکمی ئەوەی لەگەر مەسوولێک داوام دەکە لەگەر بەرپرسێک داوام دەکە لەگەر کەسانێک داوام دەکەکەوە خۆی بەرپرسەکەشیان هەمان لەوعەکەی تەزویر کردی ئەوش درێ من وەکوی تەسەڕف دەکەم. ئەو شتانە بەڕاستی ئێمە کە لە مەفرەزەکان ئەو زۆرانە دەبینین ئێمە تەخسیرمان پێ نەکردوونن بەڕاستی هەوڵێکی زۆرمان داوە زیاتر مەفرەزەکان کاراتر بکەین و بتوانین بە هەماهەنگی لەگەر دەستگای پەیوەنددار لەگەر جیهەتی ئاسایش لەگەر جیهەتی زێرەبانی لەگەر جیهەتی وەزارەتی پێشمەرگە لەگەر زۆریان ئێمە هاوکارمان بووینە لە دانانی مەفارزەکان بە شێوەیەکی تۆکمە توانیمان زۆر لەو ئۆتۆمبیلانە دەستگیر بکەین ئەگەر بە شایدی خۆشتان بچن سەردانی بەڕێوەبەرایەتی هاتووە بکەن تاکو ئێستا نزیکەی 4000 ئۆتۆمبیل گیرایە و کاردانەوەی توندیشان لەگەر کرایە و زۆربەی زۆری ئۆتۆمبیلانێکە کە لەسەر بێ تابلۆ یان تابلۆی تەزویرە ئەوانە لە ملیۆنێکی کەمتر غرامە نەکراینە باوڕکە چەند جاریش کە ئیحالەمان کردوون لە بۆ مەحجوزات لەو شوێنێ کە غرامەی تابلۆیەکەشمان لێ وەرگرتون کەچی چەندین غرامە و سەرپێچیش بۆ تابلۆی تەزویرێ کرد ئەویشمان لێ وەرگرتووە.